بەرهەمی سەردانەکان دەرکەوت ئەوەی هەرێمی کوردستان چاندی خەریکە دەیدورێتەوە. درەنگانی شەوێکی پڕ لە دانوستانی درێژ ڕۆژێکی نوێی پڕ بەرهەمی بەدوەداهات. ئیدی لە نزیکترین کاتدا بەشە بودجێ هەرێمی کوردستان ڕەوانە دەکرێت. ئەو ڕێککەوتن کرایە واژوو کرایە مانای ئەوەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو الزاماتانی لەسەری بۆ جێبەجێ کردیەوە بەڕاستی گرنگ بۆ کۆبوونەوە و ئەو ڕێککەوتنە لە ڕووی دارایی بە نسبەت خەڵکی هەرێمی کوردستان بۆ نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان چووکە دەمێکە موسیان تاخیر بووە کە نەدەبواە بەو شێوەیە تاخیر بێ پێویستە بەڕاستی لە مانگەکان وەکو ئەوەی کەوە هاوڵاتی عراقی چۆن موچە وەردەگرێت لە چ کاتێک وەردەگرێت پێویستە لە هەمان کاتدا ئەو ڕێکەوە پێویستە بۆ هەرێمی کوردستان ئەو ڕێکەوە مستحقا بە تایبەت موچە بنێردرێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باواژووکردنی ئەو کۆنووسە لە نێوان هەردوو شاندەکەدا هیچ پابەندیەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەما. ئەوەی ماوە لەسەر حکوومەتی فیدرالیە کە شایستەدارەکانی هەرێمی کوردستان خرج بکات. ڕێککەوتنەکە ئەو پروپاگەندانەی بەتاڵ کردەوە کە دەیانوت هەولێر نایە بە ڕێککەوتن بکات و موچەی فەرمانبەران ڕەوانە بکرێت. خۆی ئەو دانوستاندنی کە دوێنێکراوە ئیتفاقی لە شێکراوە درێژە پێدەری ئیتفاقیکی پێشترکەس هەردوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی حکوومەتی فیدرالی عێراق کردویانە. ئەوەی بەلای منەوە گرنگە پش و درێژی وەفدی ئێمەیە کە دەچێتە بەغدا ڕاستە زۆری چێن برد بەڵام گرەوەی تو دەکەوێت ئەنجامێکی باش کە لە شام و خاڵەکان و پێک هاتووی و دانوستاندنی شەر ئەوایە تو هەندێک دەدەی ئەویش دەبێ هەندێک بدات تا دەگەی ڕێککەوتن. ئەو کۆنووسەی واژوو کراوە لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ کۆ شایستە دارایەکانی هەرێمی کوردستانە و ڕێککەوتن لەسەر ئەوە کراوە لە زووترین کاتدا دەست بە تەمویلکردنی هەرێمی کوردستان بکرێت. دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش لە پێشنەی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. پەیوەندیە تەلەفۆنیەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق هاوچێشتەکەیشی کار کرد. لە ئەنجامی ئەو پەیوەندەدا هەمان ڕۆژ شاندێک چۆ بەغدا بۆ شەوەکەی ڕێککەوتنیان لەگەڵ حکوومەتی عێراق واژوو کرد. کاتێکی زۆر بەسەر گەڕانەوەشیاندا تێناپەڕێت بودجە و موچەش دەگاتە هەرێمی کوردستان. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.